بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. سورة المطففين بمعنى طبعا ترازو بازكان دي أواني سوك شيشي ددن بخلقي دكن يان أواني بخوان قرز دكيشن أخواي قورة طبعا سورة كي بونا وناوا وسەرەتاکەشی بە هەڕەشەکردن لەو کەسانە دەست پێ کردووە وەکو سوورەتە مەکیەکان سوورەتی مطەففینیش بابەتەکانی بابەتی عەقیدەیین کە سەرەتا دوایەوەی کە باسی ئەو کەسانە دەکات کە تەرازوبازی دەکەن دواتر خوای گەورە باسی خراپەکارەکان دەکات و نەتیجە و سەرنجامی خراپەکارەکان دواتر باسی چاکەکارەکان و نەتیجەکەیان و پاشان هەڵوێستی بتپەرستەکانی مەککە لە دنیا بەرامبەر موسڵمانان و لە قیامەتیش خوای گەورە چۆن سزایان دەدا. جا سوورەتی مطەففین لە مەککەی هاتووەتە خوارێ بەڵام دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەچێتە مەدینەی طبعاً دەفەرموون خەڵکی مەدینەی پێشتر لە تەرازوبازیدا خراپ بوون بەڵام کە پێغەمبەر چوو و سوورەتی مطەففینی خوێندەوە بەسەریاندا بوونە باشترین کەس بە ئێستاشی لەگەڵدا بێت کە خەڵکی مەککە مەدینە عەفوو مەشهوورن کە لە معاملە و کڕین و فرۆشتندا ئەوانەی کە موسڵمان و ئیماندارن زۆر ملتەزیمن و زۆر پابەندن و زۆر گرنگی بە دادپەروەری نواندن دەکەن لە کاتی کێشانەکردن و پێوانەکردندا کە کێشانەکردن و پێوانەکردن یا تەرازوو بڵێن خوای گەورە هەر لە ئاسمانڕا قەراری داوە تا خەڵکی بەکاری بێنن بۆی عەدالەت و دادپەروەری لە بەینی خۆیاندا یا دەکەن ها کاتی خۆشی خوای گەورە قەومێکی کە ها قەومی شوعەیب پێغەمبەر کە خەڵکی مەدائین بوون تاوانە هەرە گەورە و سەرەکیەکەیان بریتی بوو لە خیانەت لە تەرازوو بازیدا بۆیە خوای گەورە عقوبەی دان و سزای دان و فەرمودەی صحیح پێغەمبەریشمان هەیە صلی الله علیه وسلم ها کە دەفەرمێ هەر میلەت و قەومێک خیانەتکردن لە تەرازوویدا تێدا بڵاو ببێتەوە خوای گەورە تووشی وشکەساڵی و بێبارانی و قات و قڕیان دەکا کە ئەوە تا قیامەتێ تەبان دەگونجێ بمێنێتەوە. جا سەرەتای سوورەتەکە دەفەرمێ وەیل للمطەففین وەیل یعنی هاوار بەدبەختی ناڕەحەتی دۆزەخ و ئەو کەسانەی کە تەرازوو بازی دەکەن وەیل یا چاڵێکە لە چاڵەکانی دۆزەخێ یان ئەوەتە بە معنای بەدبەختی و نکبەتی و ناڕەحەتی دێت کە مەبەستی هەر لێی جەهەنەمە چونکە نکبەتی و بەدبەختی حەقیقی تەنها ئەوەی کە ئینسان بچێتە جەهەنەمێ و لە بەهەشت و لە نیعمەتەکانی خوای گەورە مەحروم ببێ وێ دەفەرمێ وەیلٌ للمطەففین هاوار لە ناوچوون سزا دۆزەخ هەموو معناکانی هەڵڕاستن و ئەو کەسانەی کە تەرازوو بازی دەکەن. تەرازوو باس چێیە خوا بۆ خۆی شەرحی دەکا بەڵام کە گوترا تەرازوو باس هەردوو معنای کەم کێشی و زۆر کێشی کە دەدەی بە خەڵکی کەم کێشیت کرد سوک کێشیت کرد پێت دەگوترێت تەرازوو باس و کاتێک کە شتێک لە کەسێک دەکڕی و کەسەکە ئاگای لێ نییە قورس دەیکێشی و زیادەڕەوی لە کێشانەکردن و پێوانەکردنی دادەکەی بێگومان ئەو کاتەش ئینسان هەر دەبێتە تەرازوو باس. وێ دەفەرمێ وەیلٌ للمطەففین هاوار و لە ناوچوون بۆ ئەو کەسانەی کە تەرازوو بازی دەکەن. چێن ئەو کەسانە الذین ئەو کەسانن ئیذا اکتالوا علی الناس کاتێک پێوایان لە خەڵکیەوە بۆ خۆیان ئیذا اکتالوا کاتێک پێوانەیان کرد علی الناس لە ماڵی خەڵکی بەڵام بۆ خۆیان یەستەوفون بە تەواوی پێوانەی دەکەن و دەیکێش کە شتێک دەکڕن تەواو محاولە دەکەن بیکێشن و تەوان تەواو کێشان گرنگی تێدا یعنی گوناهی تێدا نییە حەقی خۆی پێ بدەیت بەڵام مەبەست ئەوەیە یعنی ناڵن یەک تۆز بەلای کەسەکەیدا بچێ محاولە دەکەن قورسی بکێشن و بە زیادەوە
بکەوێتە لایەن دەنا ئەگەر تەرازۆکەی لە ئاستی خۆیدا ڕاگری یان لە پێوانەکەیدا ئەگەر وەک دەڵێ لە حەقی خۆشت خۆش نەبی تەبیعیە بەڵام گرنگەوەی حەقیوی ماڵیوی بۆ خۆت نێنی بەنەحەق بەڵام دەفەرمێ الذين ئەو کەسانن إذا اكتالوا کاتێک پێوانە دەکەن على الناس لە خەڵکیەوە بۆ خۆیان لە خەڵکی دەکڕن بۆ خۆیان یەستەوفون بە تەواوی دەیپێون یان بە قورسی و بە زیادەڕەویەوە پێوانەی دەکەن بەڵام وإذا كالوهم کاتێک کە ئی خۆیان بۆ ئەوان پێوە ئەو وەزنوهم یا ئەوەی خۆیان بۆ ئەوان کێشا کەیل بەو شتانە دەگوترێت کە قەبارەن کاتی خۆی مەسەن گەنم بە تەنەکە بووە خورما و شت بە سەبەتە بووە بە ساع بووە ئەوانە پێوانن وەزنیش ئەوەی کە غرامەکانی هەنا وإذا كالوهم جا کاتێک کە ئی خۆیان بۆ ئەوان پێواوە بەو شتانێک کە پێوانەیان پێکراوە ئەو وەزنوهم یا ئی خۆیان بۆ ئەوان وەزن کردووە بە غەرام بە کیلۆ پێیان فرۆشتون یخسیڕون سوک کێشیان کردووە بە سووکی بۆیان کێشاون کە ئەوە مفەسرین دەفەرمون لەسەر پیاوێک هاتوۆتە خوارێک کە ناوی ئەبا جوهەینە بووە دوو ساعی هەبوون دوو قاپی هەبوون ئەو قاپەی کە پێی کڕیوە ئەوەتر بووە گەورەتر بووە ئەوەی پێی فرۆشتووە بچووکتر بووە لە ئەوەی خۆشمان نەوەتەکان کە گەنم گران بوو و خەڵک زۆر معاملەی گەنمی دەکرد زۆر خەڵک وا بوو تەنەکەی کە پێی دەکڕی نەوعێک بۆەوەی پێی دەفرۆش نەوعێکی دیکەیە سوێندیشی دەخوارد دەوت تەنەکەم باوەندەی کڕیوە پێشی وابوو درۆ نییە یاڵەن تەنەکەی بەڵام تەنەکەیەکی ئەوەتر گەورەتر تەنەکەیەکی گەورەتری کڕیوە بەو قیمەتەی بەڵام ئەوەی دەیفرۆشێ تەنەکەیەکی بچووکترە یان کە دەیکڕی لە خەڵکی ئەوەن دەچوە سەر تەنەکەکەی تەنەکەکەی وەک دەڵێ دادەکرد بەڵام کە ئی خۆی دەدایە خەڵکی هەر تەنەکەی پڕ دەکرد و یەکسەر بۆی کەوە خیانەتە لە جا بۆ هەموو شتێکی دیکە هەروایە وإذا كالوهم کاتێک کە ئی خۆیان بۆ خەڵکی دەپێوە ئەو وەزنوهم یا بۆیان کێشانە دەکردن یخسیڕون سوک کێشیان دەکرد داخوا دەفەرمێ ئەلا یەظن ئەوانە وا نازانن پێیان وان نییە دڵنیانین کە ئولائیکە ئەو زۆرە کەسانە ئەنەهم بە دڵنیاییەوە ئەوان مەبعوثون ڕۆژێک دێ زیندوو دەکرێنەوە ئەلا یەظن ئەوانە دڵنیانین یا نازانن ئولائیکە ئەو کەسانە کە تەرازوو بازی دەکەن خیانەت لە پێوانە و کێشانە دەکەن ئەنەهم بە بێگومانی هەر ئەوان مەبعوثون ڕۆژێک دێ زیندوو دەکرێنەوە کە کەسێک پێی وا بێ زیندوو دەکرێتەوە و باوەڕی بە ئەوە هەبێت کە لە بەرامبەر خوادا ڕاوەستێت و خیانەتیش لە تەرازوویدا بکە جێگای پرسیارە و جێگای سەرنجە ئەلا یەظن ئایا ئەو کەسە وا نازانێ کە ئولائیکە ئەوانە کە ناپاکی لە تەرازوودا دەکەن ئەنەهم بە بێگومانی ئەوان مەبعوثون زیندوو دەکرێنەوە کە زیندوو کرانەوە کەی زیندوو دەبنەوە لیەوم عەظیم لە ڕۆژێکی زۆر گەورەدا لە ڕۆژێکی زۆر سامناکدا کە قیامەتە کە هیچ مەجالی سوڵح و ڕێککەوتن و گردن ئازایی و لێ خۆشبوونی تێدا نییە کەسەکەی لە خۆت ڕازیکەی لیەوم عەظیم لە ڕۆژێکی زۆر گەورەدا ئەوان زیندوو دەکرێنەوە یەومە لەو ڕۆژەدا یەقوم الناس ڕادەوەستێندرێن خەڵکی لرب العالمین لە بەرامبەر پەروەردگاری جیهانیاندا تاک تاکش لە بەرامبەر خوادا ڕادەوەستن و تاک تاکش خوای گەورە ڕاستەوخۆ بەبێ هیچ ئەوەی کە کەسێک لە بینتدا بێ پرسیارت لێ دەکات دەبێت جوابت پێ بێ جا کەسێک پێی وابێ و قەناعەتی وابێ لە قیامەتێ زیندوو دەبێتەوە دەبردرێتە بەرامبەر خوش و خوش پرسیاری لێ دەکات ئەو جار دەبێت جوابێکی پێ بێ بۆچی ئەوەی خۆم پێفرۆشت حەق خۆم نەدایە یان کڕیم بەڵام زیاد لەوەی کە لەسەری ڕێککەوت بووم بۆ خۆم هێنا جوابەکە یەومە لەو ڕۆژەدا یەقوم الناس ڕادەوەستێندرێن خەڵکی لرب العالمین لە بەرامبەر پەروەردگاری جیهانیان بۆچی ڕادەوەستێندرێن بۆ ئەوەی محاسەبە بکرێن و لێپرسینەوەیان لەگەڵ بکە خوای گەورە ئەو جار خوا دەفەرمێ کەلا وا نابێ واز بێنە لەو خووە خراپە لەو عادەتە خراپە چونکە إن كتاب الفجار بێگومان نامەی
کردەوەی خراپەکارەکان زۆر خراپەکارەکان لە فیسیجین لە شوێنێکی زۆر تەنگ و تەسکدایە کەمە لە قیامەتی ئەوەی محاسەبە دەکرێت نامەی کردەوەیە یان کەسەکەیە بێگومان کەسەکەیە بەڵام کەسەکە لەبەر شکڵەکەی محاسەبە ناکرێت لەبەر شکڵەکەی شوێنی ناخۆش نییە لەبەر کردەوەکانیەتی بۆی خۆی گەورە لە زیاتی بڵێ خراپەکارەکە لە شوێنێکی تەنگ و تەسکدایە دەڵێ نامەی کردەوەکانی لە شوێنێکی تەنگ و تەسک و ناڕەحەتیدایە بۆ چونکە هەموو کەسێک بە دوای کردەوەکانی خۆیەوەیەتی کردەوەکانی خۆتن دەدبەنە ئەو شوێنە تەنگ و تەسکە دەناخۆ خودی نامەکە تەوان محاسەبە ناکرێت ساحیبی نامەکەی خۆی گەورە محاسەبەی دەکات ئینە کتاب الفجاری بێگومان نامەی کردەوەی خراپەکارەکان لە شوێنێکی تەنگ و تەسکدایە یعنی خراپەکارەکان لە قیامەت لە دۆزەخ دەخرێنە ناو ژوورێکی تەنگ و تەسک و پڕ ناڕەحەتی وما أدراك ما سجين جا دەفەرمێت تۆ چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو سجینە ئەو شوێنە تەنگ و تەسکە کە ئینسانی خراپەکار دەچێتە ناوی یان نامەی کردەوەی خراپەکارەکانی دەچێتە ناو چییە و چۆنە خوا وەسفی دەکات دەفەرمێت کتابون نامەیەکە نووسراوێکە مەرقوم نووسینەکانی لەسەر هەڵقەندراوە یعنی نووسینەکانی بە شێوەیەک نووسراون ڕۆژبوونەوەیان نییە نەڕۆژ دەبنەوە نە لەبیر دەکرێت کتابون نووسراوێکە مەرقوم مەرقومەها وەکو هان نەخشی سەربەردی یان جلێکە ها کە ڕقەمشتی لەسەر دەردێنن جیاوازە لەگەڵەوەی کە لەسەری دەنووسی ئەگەر لەسەری بنووسی ئەگەری هەیە ڕۆژێک نووسینەکە کاڵ ببێتەوە و بە مروری زەمن نەمێنێ بەڵام کە نووسینەکەت هەڵکەند لەسەری مەجالی لاسوونی نییە یعنی نامەی کردەوەی ئینسانەکان بە شێوەیەک نووسراوە قەت ڕۆژ نابێتەوە مەبەستیەوە کتابون نامەی کردەوەی کانی ئینسان نووسینەکانی مڕەها لەسەر هەڵقەندراون و بە هیچ شێوەیەکی لەبیر ناکرێن و ڕۆژ نابنەوە ئەوجا خوا دەفەرمێ وەیلون دیسان دۆزەخ بەدبەختی نکبەتی ناڕەحەتی یەومەئیذین لەو ڕۆژەدا للمکەذبین بۆ ئەو کەسانەیە کە بەدرۆی دەزانن چ بەدرۆ دەزانن بۆ خۆی ئاەتەکەی دواتر شەرحی دەکە ئەلەذینە ئەو کەسانەی یکەذبون بەدرۆی دەزانن بێباوەڕن بیەوم الدین بە ڕۆژی پاداشت و سزا ئەوجار دەفەرمێ وەما یکەذب به بێباوەڕ نابن بە ڕۆژی دوایی یان بەدرۆی نازانن ڕۆژی دوایی ئیلا کولو تەنها هەموو ئەو کەسانە نەبێ کە ئەو دوو سیفەتانەیان تێدا معتەدن سنوورشکێنن سنوور بەزێنن وەروە ئەثیم تاوانبار و خراپەکار تەنها کەسی سنوور بەزێن و تاوانبار باوەڕی بە قیامەت نییە و قیامەت بەدرۆ دەزانێت وەما یکەذب به بەدرۆی نازانن ڕۆژی پاداشت و سزا و ڕۆژی دوایی ئیلا کولو تەنها ئەوانە نەبێ هەموو ئەوانە نەبێ کە معتەدن معتەد یعنی سنوور بەزێنن لە کوفر و ضەلالەت و گومڕاییدا و ئەوانەشی کە ئەثیمن زۆر تاوانبار جا ئەوانەی کە سنوور بەزێنن و تاوانبارن هەڵوێستیان چی بۆ سەبارەت بە قورئان کاتی خۆی کە بەسەریاندا خوێندراوەتەوە یا ئێستا کە بەسەریاندا دەخوێندرێتەوە دەفەرمێ ئیذا تتلا عەلەیه ئایاتنا کاتێک کە دەخوێندرایەوە بەسەریاندا نیشانەکانی ئێمە قالە دەیانگوت ئەساطیر الئەوەلین ئەوە هەڵبەسترا و خوڕافیاتی پێشینانە کەلامی خوای نییە حەقیقەتی نییە ڕاستەقینەی نییە کۆمەڵی خوڕافیات و حەکایەتن لەناو میلەتانی پێشووتردا نووسراون و بۆ محەممەد خوێنراونەوە ئەویش بەگوێی ئێمەی دادەداتەوە ئیذا تتلا عەلەیه کاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا ئایاتنا نیشانەکانی ئێمە قالە ئەساطیر الئەوەلین دەیانگوت یا دەیگوت ئەوە ئەساطیر یعنی نووسراو و هەڵبەستراوی ئومەتانی پێشوو جا هەر کەسێک ئەها قورئان بخوێنێتەوە پێی وابێت تەنها حەکایەتێکە بەسەرهاتێکە ڕووداوێکە ڕۆیشتووە و بەسەر قەومێکدا خوێندراوەتەوە و یا بۆ قەومێک هاتۆتە خوارێ و دووبارە نابێتەوە یا هیچ پەیوەندی بەویەوە نییە کە زۆرێک لە خەڵکی کە قورئانی دەخوێنێتەوە بەو شێوازە دەیخوێنێتەوە کە باسی جەهەنەمە دەخوێنێتەوە باسی عەذاب و سزا دەخوێنێتەوە ئەسڵەن خۆی وادانە ناوە کە ئەو سزا و عەذاب و ناڕەحەتیانە شمولیش دەکەن
وەجاری واشەیە کە ئاەتی ڕەحمەت و بەهەشتیش دەخوێنێتەوە ئەوانیش ئەسڵەن زۆر دڵی ناجوڵێت و نابنەهان دەری بۆی چاکەی زۆرتر کا بۆی ڕۆژێک ئەویش بچێتە ناو ئەو نیعمەتانە و ئەو خۆشیانەوە کە بەبێ گومانی ئاەتی خوای گەورە کە ئینسان دەیخوێنێتەوە دەبێت ڕێک وا حسابەکەی کە خوا بە تایبەتی بەس بۆ تۆی ناردۆتە خوارێ و هەرچی ئاەتیش هەیە کە دەیخوێنیەوە ڕێک دەبێ وا بزانی بەس شمولی تۆ دەکات چونکە تۆ بەس دەخۆت بەرپرسی ئیذا تتلى عليه کاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا نیشانەکانی ئێمە دەیانگوت ئەوە هەڵبەسترا و نووسراوی پێشینانن بەڵام دیسان خوا دەفەرمێ کەلا نەخێر قورئان هەڵبەستراوی پێشینان نییە ئەی بۆ وا دەڵێن بۆ ئیمانی پێناهێنن بۆ دڵیان نەرم نابێ علەتەکەی چییە خوا دەفەرمێ بەل ڕانە نە حەقیقەتەکەی ئەوەیە ڕانە عەلا قولوبهم ڕان یعنی پەردەیەکی ئەستور هاتووە عەلا قولوبهم بەسەر دڵەکانیاندا ما كانوا يكسبون بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامیان داوە ڕان برێتیە لەو پەردە ئەستورەی کە دڵی ئینسانەکانی داپۆشیوە کە ئەو گوناهانەنە ئەو تاوانانەنە کە ئینسان کردوونی و تەوبەی لێ نەکردەوە هەر گوناهێک دەیکەی نوقتەیەکی ڕەش لەسەر دڵ دروست دەکا دوو گوناهاتکردن دەبنە دوو نوقتە جاری وا هەیە گوناهەکە هێندە زۆرن ئەگە بچووکیش بن ها گوناهی بچووک عولەما دەفەرمون ئەگەر لەسەریان بەردەوام بووی دەبنە کەبائیر دەبنە گەورە ها وەکو عولەما ئەوەیەک دەفەرمێ چونکە ها دەفەرمێ شاخەکانیش لە وردەبەردی دروست بوون کۆمەڵێک وردەبەردی گچکە بێنە بەیەکەوە نووسێنە دەبنە شاخێکی گەورە گوناهی گچکەش ئەگەر ئینسان زۆر لەسەریان سوور بێ و زۆر لەسەریان بەردەوام بێ دڵت دادەپۆشن جا ئەوەی یەکەم نا قاتی یەکەم نابێتە ڕان ئەگەر هەر سوور بووی سەرەکەی گوناهێکی دیکەشی کەوتە سەرێ نوقتەیەکی لە ژێرە نوقتەیەکی دیکەش لەسەردانا گوناهێکی دیکەش لەسەردانا ئەوە گوناه دەکەوێتە سەر گوناهی بۆیە ها ئەو کەسانێک کە دڵیان بە گوناهدا دەپۆشرێ ئاەتی بۆ بخوێنیەوە فەرمودەی بۆ بخوێنیەوە باسی بەهەشتی بۆ بکە باسی جەهەنەمی بۆ بکە باسی ڕەحمەتی بۆ بکە هەمووی پێ هەر وەکو یەک ئەوانە نیشانەی ئەوەیە کە دڵیان مۆری ختمی لێدراوە ئەو پەردە ئەستورەی بەسەردا هاتۆتە خوارێ بە معنایەکی دیکە ئینسان ئەگەر بیەوێ خۆی تاقیکاتەوە ئیمانی خۆی یا دڵی خۆی هەڵسەنگێنێ زۆر ئاسانە بەڕاستی وەرە ئاەت و فەرمودەی خوا بخوێنەوە باسی ڕەحمەت و بەهەشتی بخوێنەوە ئەگەر دڵت خۆش بوو باسی عەذاب و سزات خوێندەوە دڵت ناخۆش بوو بزانە ئاەتەکان گەیشتونەتە دڵ گوناهەکە هێندە زۆر نین ئەگەر هەش بن ڕێیان لێگرتوێت لە ئاەتەکان بەڵام کەسێک کە خراپ بوو بێ ئەها نە بە ئاەتە ترسناکەکان دەترسێ نەکە گوناهی کرد دڵی تێک دەچێت ناگە چاکەشی کرد هیچ دڵی خۆش دەبێ ئەو جۆرە کەسانە خێریان تێدا نەماوە پەردە کەوتۆتە سەر دڵیان و دواتریش پەردەکە دەبێتە ختم بەڵام ختمەکە خوا لێی نەداوە ها لە ئەوەلی ڕا ختمەکە بۆ خۆت دروستت کردووە وردە بەرەبەرە بە گوناهەکانی خۆت مۆرەکە و ختمەکە دروست بووە بۆیە ها ئەوەی کە دەگوترێ خوای گەورە فڵان کەسی گومڕا کرد ئەوە ناخوای گەورە یا مۆری بێباوەڕی لەسەر دڵیدا ئەوە نییە مۆرەکە لە یەکەم ڕۆژەوە لەسەر دڵیدا درابێ نە مۆرەکە بەکردەوەکانی خۆ دروست بووە بۆیە خوا دەفەرمێ کەلا وا نابێ وا نییە بەل ڕانە حەقیقەتەکەی ئەوەی کە ڕانە عەلا قولوبهم پەردەیەکی ئەستور هاتووە بەسەر دڵیاندا ما كانوا يكسبون بەهۆی ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەوان ئەنجامی دەدەن ئەو جا خوا دەفەرمێ کەلا دیسان دەفەرمێ باواز بێن کەلا هەر تۆنترین وشەیە کە خوای گەورە زەجری ئینسان سەرزەرنشتی ئینسانی پێدەکا دەفەرمێ ئینەهم بێگومان ئەوان عن ربهم لە پەروەردگاریان یعنی لە بینینی پەروەردگاریان یەومەئیذین لە ڕۆژی دواییدا لە مەحجوبون بێ بەش دەکرێت سزای تەوان خۆشترین نیعمەتی باشتیەکان بینینی خوایە سەختترین عەذابی تاوان باران و خراپەکارەکانیش ئەوەیە کە لە بینینی خوا مەحروم بی کە لە بینینی خوای مەحروم بوو یعنی قەت باشتی نابینی و بەلایدا تێناپەڕی کەلا وا نابێ ئینەهم بێگومان ئەوان عن ربهم لە بینینی پەروەردگاریان یەومەئیذین لەو ڕۆژەدا لە مەحجوبون بێ بەشکرا ئەو جا خوا دەفەرمێ ثم پاشان هەرەوەندە نییە سزاکە کە خوای نابینن ئینەهم بێگومان ئەوان لە صال الجەحیم هەڵدەدرێنە
ناو ئاگری بڵێسەداری دۆزەخیشە ثم پاشان ئینەهم بە بێگومانی ئەوان لە ئەو لامە شەر بۆ تەوکیدە بە دڵنیاییەوە فرێ دەدرێنە ناو ئاگری سوتێنەر و بەئێشی دۆزەخ. ئەوجار ثم پاشان یوقال و پێیان دەگوترێ هذا الذي ئەوەیە کە خرانە جەهەنەمێ کە نزیک خرانەوە لە دۆزەخ پێشەوەی بخرێنە دۆزەخ مەلایکەتەکانی دەرگەوان پێیان دەڵێن هذا ئەو جەهەنەمە الذي ئەوەیە کە كنتم کە ئێوە بهی پێی تکەذبون بێ باوەڕبوون و بە درۆتان دەزانی لە دنیادا ئێستا دەبێت پسیە ناوی و لەوێش ناتوانانی ئینکاری بکەیون و کۆڵی بکەیت ثم يقال پاشان پێیان دەگوترێ هذا الذي ئەو دۆزەخەیە کە كنتم به کە ئێوە پێی تکەذبون بێ باوەڕبوون و بە درۆتان دەزانی. خوا پەنامانداوە باسی خراپەکارەکە. ئەوجار خوای گەورە باسی ئیمانداران دەکات دەفەرمێ کەلا باواز بێنن لە خراپە و خراپەکاری و تاوانکاری ئاگاداریش بن ئینە کتاب الأبرار بێگومان نامەی کردەوەی چاکەکاران لەفی علیین لە شوێنێکی زۆر بەرز و بڵیندە. جا ئیمانداران تەمەن هەم نامەی کردەوەیان دەبرێتە لای خوای پەروەردیگار عەرش بەردەوام کە چاکە دەکەی چاکەکان مەلایکەتەکان بەرزی دەکەنەوە بۆ شوێنێکی بەرز و هەم ڕوحی ئینسانی ئیماندار کە ڕوحی دەکێشرێ خوای گەورە دەیباتە ئەعلا علیین بەرزترین جێگە و هەمیش لە بەهەشتی خوای گەورە بە لاشە و ڕوحەوە ئیمانداران دەباتە شوێنێکی بەرز و بڵیند کە خوا بەس بۆ خۆی دەزانێت ئەگەر لە پلەی یەکەمیش بێ هەر بەرزی کەلا وا نابێ ئینە کتاب الأبرار بێگومان نامەی کردەوەی هەرچی چاکەکارە یعنی خودی چاکەکارەکە لەفی علیین لە شوێنێکی بەرز و بڵیندە. وما أدراك ما عليون تو چوزانی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەو شوێنە بەرز و بڵیندە کوێیە و چۆنە دیسان خوا دەفەرمێ کتابون نامەی کردەوەی چاکەکارەکانیش کە دەخرێتە شوێنێکی بەرز و بڵیند و چاکەکارەکەش بە دوایدا دەچێت مەرقوب نووسینەکانی لەسەر هەڵقەندراون بە شێوازێک نووسراون ڕژنابنەوە و لەبیر ناکرێن. ئەو جاری یەشهەدوه ئەو نامەی کردەوانە دەبینن ئاگادارن لێی المقربون نزیکانی خوا لێی مەبەستی مەلایکەتە نزیکەکانی خوان کە خوای گەورە نامەی کردەوەی ئیماندارانیان پیشان دەدات و شانازی بە ئیماندارانەوە دەکا کە پێ بە مەلایکەتەکان دەڵێ ئەوانە مرۆڤن دەشیان توانی چاکەنەکەن بەڵام کردیان دەیانتوانی خراپە بکەن بەڵام نەیان کرد. یەشهەدوه ئەو نامەی کردەوانە دەبینن المقربون ئەوانەی کە نزیکانی یعنی فریشتە نزیکەکانی خوا. ئەوجا خوا دەفەرمێ ئینە الأبرار بێگومان چاکەکاران بۆ خۆشیان نامەی کردەوەکانیان لە شوێنێکی بەرز و بڵیندە ئەی ئینە الأبرار بێگومان هەرچی چاکەکاریشەیە لەفی نەعیم بۆ خۆی لە ناو ناز و نیعمەت و خۆشیدایە. ئەوە قسەی تێدا نییە. ئەوجار عەلە الئەرائیک لەسەر کورسی و قەنەفەی نەخشێندرا و جوانکرا و ڕازێندراوە ينظرون سەیری یەکتری و سەیری ئەو خۆشیانە دەکەن کە لە ناو بەهەشتێدان عەلە الئەرائیک لەسەر کورسی و قەنەفەی ڕازێندراوە و نەخشێندرا و جوان سەیر دەکەن. سەیری چی دەکەن؟ سەیری یەکتری دەکەن و سەیری ئەو نیعمەت و خۆشیانە دەکەن کە خوای گەورە لە بەهەشتێدا لە ناو کۆشک و تەلار و باخەکاندا بۆی حازر کردوون. ئەوجار دەفەرمێت تعرف في وجوههم تعرف دەبینی دەزانی هەست پێ دەکەی في وجوههم هەر لە موچاویاندا نەضڕە گەشاوەیی و سپیەتی النەعیم بەهۆی ئەو ناز و نیعمەتانەوە کە خوا پێداوە هەر بەهەشتیەکان ببینی بە ڕوخسار و دووموچاویان دەزانی کە چەندە خۆشحاڵن و خوای گەورە چەندە چاکەی لەگەڵ کردوون. تعرف دەزانی هەست پێ دەکەی في وجوههم هەر بە سیرکردنی دووموچاویان کە نەضڕە گەشاونەتەوە سپی بوون لەبەرچی لەبەر النەعیم لەبەر ئەو هەموو ناز و نیعمەت و خۆشیانەی کە خوای گەورە لەوێ پێداون. یەک لە خۆشیەکان ئەوەیە کە دەفەرمێت یوسقەونە دەخۆنەوە من ڕەحیق مەختوم لە ئاوێکی بۆن خۆشکراوی سەرمۆرکراو دەخۆنەوە. ڕەحیق یعنی گوڵاوێکی یعنی ئاوێکی بۆن خۆشی سەرمۆرکراو یعنی پێشوان کەس دەستی پێ نەکەوتووە کە سەڵی نەپچڕیوە کە ئاوی دنیاە ئینسان کە دەیخواتەوە خۆی ستامیرێ نایە
وایە بەڵام کە تینوتە پێت لە هەموو شتێکی خۆشترە ئەی ئەگەر ئەوەی بەهەشتێ بێ بێگومان لە بەهەشتە ئینسان لە تینوان نایخواتەوە چونکە لە بەهەشتە هیچ کەس تین و نابێ دوای ئەوەی کە ئینسان خوا بەنسیبی کرد بەدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەوزی کەوسەر ئاوت خواردەوە تینوایەتی نابینیەوە ئەوەی دەیخۆیەوە تەنها بۆ خۆشیە وی یوسقەونە دەخۆنەوە من ڕەحیق لە ئاوێکی بۆن خۆشی سەرمۆر کراو ختامه کۆتا قومی کۆتا گڵۆپەی کە دەخۆیەوە میسک بۆنی میسکی لێدێ کە ئاهی دنیای ئێستا ئاوێکی بۆ ناخۆشش بخۆوە کە تینوت بێ و دەمی لێ نەکەی هەستی پێ ناکەی وایە بەس کە تینوت بۆ جار ئەوێ نا ئاخر قوم کە دەیخۆیەوە بۆنی میسکی یعنی ئاخیرەکەی لە سەرەتاکەی خۆشترە ختام و کۆتا قوم کە دەیخۆیەوە بۆنی میسکی لێدێ ئەو جار خوا دەبەرمێ وەفی ذالکە بۆ بەدەستهێنانی ئەو ناز و نعمەت و بەهەشت و خۆشیانە فەلیەتەنافەس با پێشبڕکێ و منافەسە و مسابقە لەگەڵ یەکتریدا بکەن المتنافسون ئەوانەی کە بەتەمان لە دنیادا لەسەر شتێک پێشبڕکێ بکەن و مسابقە بکەن تاکە شتێک کە بە کەڵکی ئەوەی بێ شانی ئەوەی بێ ئینسان مسابقە و پێشبڕکێی لەسەر بکە بریتە لە بەهەشت و لە نیعمەتەکانی بەهەشت غەیری بەهەشت و نیعمەتەکانی بەهەشت هیچیان ئەوەی نین ئینسان لەسەری مسابقە و پێشبڕکێ بکە بۆ چونکە بەدەستی وێنی یا بەدەستی نێنی پێشکەوی یا پێش نەکەوی وەختێک یا خۆشیەکەی بەجێدێڵی یاوەتە ئەو لەتۆ وەردەگیرێتەوە یا تۆ ئەوی بەجێدێڵی یاوە تۆ بەجێدێڵی هەرچی وەری دەگری و بەدەستی دێنی لە خەڵات و شتی دەستکەوتی دنیای کاتیە وەفی ذالکە بۆی دەفەرمێ هەر بۆ ئەوە و بۆ بەدەستهێنانی ئەو خۆشیانە فەلیەتەنافەس با پێشبڕکێ و مسابقە بکەن المتنافسون ئەوانن کە بەنیازن لەسەر شتێک مسابقە و پێشبڕکێ بکەن ئەو جا خوا دەفەرمێ وەمیزاجه ئەو مەختومە ئەو ڕەحیقە ئەو ئاوە بۆن خۆشەی کە بەهەشتیەکان دەیخۆنەوە دەفەرمێ گیراوەتەوە تێکەڵ کراوە لەگەڵی من تەسنیم لە ئاوی تەسنیم چییە بۆ خۆی ئاەتەکەی دیکە شەرحی دەکا عەینەن کانیاوێکە یەشڕەب و دەخۆنەوە بیها لێی المقەڕەبون نزیکانی خوا کەواتە لە بەهەشتێ ئەوەی ئەلئەبڕار لەگەڵ المقەڕەبوونی دوو پلەی لە یەکتر جیاوازن مقەڕەبوون ئەوانن کە لە هەرە پلەی سەری بەهەشتێنە ئەوان کانیاوەکەیان ناوی تەسنیمە یعنی بە تەواوی بەس تەسنیمەکەی دەخۆنەوە بەڵام ئەوانەی لە پلەکانی دیکەنە لەو ئاوی تەسنیمەیان بۆ دەهێنن لەگەڵ ئاوەکانی دیکە بۆیان تێکەڵ دەکرێت بەهۆیەوە بۆندار و بۆن خۆش دەبێت بۆیە فەلیەتەنافەسی دەکە منافەسە و مسابقەکردن بۆ بەهەشتێ خۆشیەکەی لەوەیدایە ئەگەر بگەیە پلەی سەرێ تەسنیمەکەی بخۆیەوە لەگەڵ ئەوەی کە بۆت بێن و لەگەڵی تێکەڵکەن بەبێ گومانی زۆر جیاواز کە لە پلەی سەد و سەرێ دابی بەکەیفی خۆت بتوانی هەتا ئاخر پلە بچیە خوارێ زۆر جیاوازە لەوەی کە لە پلەیەکی دابی لەسەر تۆش خەڵکی لێبی بەڵام نەتوانی پێیان بگەی و بیانگەیە سەرێ بۆیە بۆ بەهەشتێ ئینسان هەتا تەماعی هەبێت و هەتا لە دوعاشدا و لە هەوڵدانیشدا تا دوعای بەرزتری بکەی چاکترە و تا هەوڵی بەرزتری بدەی باشتر بەعکسی دنیایە عەینەن کانیاوێکە ئەو تەسنیمە کە عولەما دەفەرمون چاکترین و باشترین جۆری خواردنەوەی ناو بەهەشتەیە دەخۆنەوە لێی مقەڕەبوون نزیکانی خۆ ئەوە ئیماندارە ئەدی ئین الذین ئەجرەموا بێگومان ئەوانەی کە خراپەکار بوون كانوا من الذين عادتیان وابوو بەوانەی کە ئیماندار بوون یەضحەکون پێدەکەنی ئین الذین ئەجرەموا بێگومان ئەوانەی کە تاوانبار و خراپەکار بوون كانوا لە دنیادا من الذين بەو کەسانەی کە ئامن و باوەڕدار بوون یەضحەکون پێدەکەنی وازەحە لە ناو مەککەش بتپەرستەکانی مەککە کە ئیماندارانیان دەدی خۆیان لە کۆمەڵێک شتی دنیای مەحروم کردووە لەبەر قیامەتێ گاڵتەیان پێدەکردن دەیانگوت بۆ باشتێک کە نازانن هەیە یان نییە وا لەو هەموو خۆشیانە بێبەش کردووە عارەقی ناخۆنەوە زینای ناکەن چی ناکەن ئەوجار سیفەتێکی دیکەیان ئەوە بوو وەئیذا مەڕوا بهم کاتێک ئیمانداران بەلای کافرەکاندا تێدەپەڕین یەتەغامەزون چاویان لە یەکتریدا دەگرت یعنی بە ئیشارەتی چاو
گاڵتەیان بە موسڵمانەکان دەکرد وەک بە چاودان ودەی سەیریکە تەماشایکە یان چاو لێکتر داگرتن ئەو کاتە ڕەمزی سوکاتیکردن و گاڵتەکردن بۆ بە کەسی بەرامبەر ئین الذین ئەجرموا بێگۆ باسی دنیایە ئەوانەی کە تاوانبار بوون كانوا من الذين آمنوا بەوانەی کە ئیماندارن پێدەکەنن ئێستاش کەسێکی ئیماندار کە خۆی بە کوژ دەدا ئامادەیە ڕوحی خۆی بەخەتکات چیکە خەڵکی هەیە گاڵتەی پێدەتێجا فلان شتە فلان چی ئەوەی دەوێت خۆتی بۆ تووشی زەحمەتی و ناڕەحەتیکەی ئەگەر مەبدەئت هەبێ بە وەئیذا مەڕوا بهم کاتێک ئیماندارەکان بەلای کافرەکاندا دەڕۆیشتن یەتەغامەزون چاویان لە یەکتریدا دەگرت و ئەوەیان دەکرد یعنی بە ئیشارەتی چاویش سوکاتیان پێدەکردن هەرەوەندە ناوە ڕوبەڕوو وەئیذا انقەلەبوا کاتێکیش کە دەگەڕانەوە إلى أهلهم بولاي كسوكاريان انقلبوا دقرانوا بفكهين بكاد بريكردن بمسلمانان يعني كروبرو مسلمانان يانددي قالتان بيدا كردن كذا تشونو مالش كان بمسلمانان كردبو لمالش بو كسوكارو من دالكان خوان دجرايا وداود أورو من فلان كسمان ديو أو مان بيكردو أو مان بيقود كأوا نفرمون لسن إمام علي هاتۆتە خوارێکە جارێکیان بەلای ئەبوو جەهلیدا تێپەڕیوە کە وەک دەڵێ گاڵتەی بە ئیمامی عەلی کردووە و هەروە بە ئیشارەت و ئاماژەی چاویش سەیری یەکتریان کردووە وەگەوەی کەسێکی نزم و سووک و ئەوە بێ جا خوای گەورە ئاەتی لەسەر ناردە خوارێ دەفەرمێ وەئیذا انقەلەبوا کاتێکی کە دەگەڕانەوە إلى أهلهم بۆلای کەسوکاری خۆیان انقلبوا دقرانوا بفكهين يعني بخوشي ورقرتن ولا زد ورقرتن لا قالت كذا لمسلمانة وإذا رأوهم كاتكش ديسان كافر كان إيمان داران ينددي قالوا ديان قلت إن هؤلاء بيقمان أو مسلمان وشوين كوتواني محمد لضالون بمرابون سريان لشيها فزيات مسلمان كان بوان بلن كدار برديان دا فرست وەک دەڵێشتی بێڕوح و بێجیانیان دەپەرست پێیان بڵێن گومڕا و سەر لێشێوە ئەوان بە مسلمانانیان دەگوت گومڕا لەبەرەوەی ئیمانیان بە غەیبیات و بۆ قیامەتە خۆ ئامادە دەکەن وەئیذا رأوهم کاتێک ئیماندارانیان دەدی قالوا دەیان گوت إن هؤلاء بێگومان ئەوانە لەضالون بە دڵنیاییەوە گومڕا و سەر لێشێوا بوون جا خوا دەفەرمێ وەما ئورسیلوا ئەوان ڕەوانە نەکرابوون عەلەیهم بەسەر ئیماندارانەوە حافظين تا ببنە چاودێر چاودێریکردنی ئیمانداران بە کافران نەسپێردرابوو گومڕان یا گومڕانینە خوا دەزانێت ئیشی ئەوان نییە وەما ئورسیلوا ڕەوانە نەکرابوون کافرەکان عەلەیهم بەسەر ئیماندارانەوە حافظین تا ببنە چاودێر ئەو بۆ دنیایە لە دنیادا کافر گاڵتە بە مسلمانی دەکا ئەی لە قیامەتێ خوا دەفەرمێ فەلیەومە ئەمڕۆ كقيامته كما بس قيامته الذين آمنوا أوانيك إيمان دارن من الكفار بوانيك بباورن يضحكون في ذاك النوع أمرو أوانيك إيمان دارن بوانيك كافرن في ذاك النوع لسب كاتك دا بيان في ذاك النوع بس مشهدك بيان في ذاك النوع ولما دفرمون كجهنم يكان دخلين جهنمي جار جار درقاقاني جهنم يان بودك بريتوا پێیان وایە مەجالیان پێدەدرێ بچنە دەرێ بۆیە بەڕاکردن بەرەو دەرگای جەهەنەم دەچن کە گەیشتنە بن دەرگاکەی ڕەک دەرگاکەیان لەسەر قفڵ دەکرێتەوە لەوێڕا خوای گەورە مەشهەدەکەی پیشانی ئیمانداران دەدا ئیمانداران لە بەهەشتێڕا پێیان مەشهەدەکەی دەبین و پێیان پێدەکەنەوە بۆ چونکە ئەوان لە دنیادا بە ئیمانداران پێکەنیون چونکە تاوانەکە چۆن بێ سزاکە لە شێوەی خۆیەتی فەلیەومە ئەمڕۆ ئەوانەی کە ئیماندارن بەوانەی کە کافرن پێدەکەنەوە بەڵام لەکوێڕە بۆ ئیماندار ناچنە جەهەنەمێ عەلە الئەرائیک لەسەر کورسی و قەنەفەکانی خۆیانەوە یەنظوڕون تەماشایان دەکەن خوای گەورە پیشانیان دەدا ئەوجار کە دیتیانن خوای گەورە پرسیار دەکا هەل ثویب الکوفار ئایا پاداش درانەوە بێ باوەڕان ما کانوا یەفعەلون بە پێی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامیان دەدا بێگومان بەڵێ هەل ثویب الکوفار ئایا پاداش درانەوە سزا دران ئەوانەی کە کافرن ما کانوا یەفعەلون لە بەرامبەر ئەو کار و کردەوە خراپانەی کە ئەنجامیان دەدا و ئەنجامیاندا بوو جوابەکەی بەڵێ هەموو کەسێک
لە قیامەتێ پاداشتی پڕ بە پێستی کردەوەکانی خۆی وەردەگرێت. صلى الله على سيدنا محمد وعلى آله